بەهاری عەرەبی لە تونسەوە دەستی پێکرد، بە لیبیا و میسردا تێپەڕی و گەیشتە سووریا. لەوێ چەقی بەست و نەک هەر ئامانجەکەی بەدینەهێنا، بەڵکو پێچەوانە بووە و ئەسەد وەک خۆی مایەوە و وڵات نوقمی جەنگ و وێرانە بوو. پێچەوانە بوونەوەکە گەڕایەوە بۆ میسر. عەبدولفەتاح سیسی بەهێزی سوپا دەسەڵاتی گرتە دەست و دیموکراسیەتە کوردخایەنەکەی دوای شۆڕشی لەناو برد. لە لیبیا شێزەکانی جەنەڕاڵ حەفتەر جابوونەوە و وڵاتیان کرد بە دوو بەشەوە. دوجار ئاراستەی پێچەوانە گەیشتەوە خاڵی دەستپێک. لە تونس قەیس سەعیدی سەرۆک کۆمار سەرۆک وەزیرانی لەسەر کارلا برد و پەرلەمانی سڕ کرد، بەڵام بڕیارەکان جێگەی مشت و مڕن و پێ ناچێت لە ناوبردننی دیموکراسی لە وڵاتە مسۆگەر بێت. ڕووداوەکانی تونس گەڕانەوە بۆ خاڵی سەرەتا. بزوتنەوەی نازەکە لە دوای کەوتنی ڕژێمی زەینە العابدین بن عەلیەوە بەشداری هەموو کابینەکانی حکوومەت بووە و لە خولی ئەم جارەی پەرلەمانیشدا زۆرینەی کورسیەکانی هێناوە و بە هاوپەیمانی لەگەڵ پارتەکانی کەرامە و دڵی تونس حکوومەتی پێکهێناوە، لەلایەن خەڵک و سەرۆکەوە ڕوبەڕووی زۆرترین ڕەخنەبوونەوە بەهۆی ململانەی دەسەڵات و تێکچوونی دۆخی وڵات و خزمەت گوزاریەکان، زۆربوونی گەندەڵی و دەستوەردان لە کاروباری دادگا و هێزە ئەمنیەکان، بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری بۆ لە 120، دەشەنەی بێڕادەی پەتای کۆرۆنا و ژمارە پێوانەیەکانی توشبوون و مردن پێ. هەموو ئەوانەوەی کرد ڕۆژی شەممە 25 تەمووز خەڵکی تونس لە یادی ڕۆژی کۆماردا بڕژێنە سەر شەقامەکان و لە خۆپیشاندانێکی بەرفراواندا داوای هەڵوەشاندنەوەی حکوومەت و پەرلەمان و گۆڕینی سیستمی سیاسی وڵات بکەن. لە کاتی خۆپیشاندانەکاندا هەڵیان کوتایە سەر چەندین بنکە و بارەگای بزوتنەوەی نازە و سووتاندیان. لە کاتی خۆپیشاندانەکاندا قەیس سەعید سەرۆکی وڵات لە کۆشکی کۆماری قرتاج کۆبوونەوەیەکی کتوپڕی لەگەڵ چەند بەرپرسێکی ئەمنیدا کرد و دوای کۆبوونەوەکە لە وتارێکی تەلەڤیزۆنیدا چەند بڕیارێکی ڕاگەیاند کە بریتی بوون لە سەرکارلابردنی هیشام المەشیشی سەرۆکی حکوومەت، سڕکردنی کارەکانی پەرلەمان بۆ ماوەی 30 ڕۆژ، هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سەرجەم ئەندامانی پەرلەمان. سەرۆک کۆمار بە هاوکاری حکوومەتێک کە سەرۆکەکەی خۆی دایدەنێت دەسەڵاتی جێبەجێکردن بەڕێوە دەبات. سەرۆکی تونس لە وتارەکەی داوتی ئەو بڕیارانەی دوای ڕاوێژکردن لەگەڵ سەرۆکی حکوومەت و پەرلەماندا بە پشتبەستن بە مادەی 8 دەستوری وڵاتەکەی دەرکردووە کە ڕێگە بە سەرۆک دەدات لە کاتی بوونی مەترسی گەورەدا ڕێوشێنی پێویست بگرێتە بەر و ئەویش ماوەیەکی زۆرە هۆشداری دەدات لەبارەی و لۆبیانی لە پێناو بەرژەوەندی مانەوەیاندا لە دەسەڵات وڵاتەکەیان بەرەو هەڵدێر بردووە. بۆیە بڕیارەکانی لە پێناو پاراستنی کیانی نیشتیمان و ئاسایش و سربەخۆییەکەیدا. هاوکات بڕیاریشیدا پۆستی داواکاری گشتی وەربگرێت بە پاساوی ئەوەی دۆسیەکانی گەندەڵی ئاشکرا دەکات. لە کاتێکدا پێشتر چەند ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە تیایدا پەرلەمانتارانی نەهزە و کەرامە دەستنە دادگاکان بۆ دەزوەردان لە کەیسی چەند کەسێک کە بەهۆی گەندەڵیەوە دەستگیر کرابوون. ڕاشد الغەنووشی سەرۆکی پەرلەمان و بزوتنەوەی نەهزە و هاوپەیمان و لایەنگرەکانی بزوتنەوەکە بڕیارەکانیان بە نایاسایی و نادەستوری لە قەڵمدا و وتیان ئەوە کودەتایە و سەعید دەیەوێت تونس بگەڕێنێتەوە بۆ سەردەمی دیکتاتۆریەت. وتیشی ئەوان پابەت نابن بە بڕیارەکانەوە و پەرلەمان لە کاری خۆی بەردەوام دەبێت. دوای دەرکردنی بڕیارەکە غەنووشی لەگەڵ چەند پەرلەمانتارێکدا چوونە پەرلەمان، بەڵام هێزەکانی سوپا دەرگایان لێ نەکردنەوە و نیان هێشت بچنە ژوورەوە. لە بەرامبەردا غەنووشی وتی داوا لەگەڵ دەکەین خەباتێکی ئاشتیانە دەست پێ بکات بۆ گێڕانەوەی دیموکراسی، بەڵام بە پێچەوانی داواکاریەکانی ئەوەوە لەگەڵ بڵاوکردنەوەی بڕیارەکاندا لە زۆرینەی شارەکانی وڵاتەکە و بە تایبەتیش تونسی پایتەخت خەڵک لە خۆشیدا ڕژانە سەر شەقامەکان و دەستیان کرد بە ئاهەنگگێڕان و بڕیارەکەیان بە پێویست و مێژویی وەسف کرد و داوای گۆڕینی سیستمی سیاسی و دەستور و مانەوەی قەیس سەعید و ڕۆڵی زیاتری سوپایان دەکرد. لە هوتافکێشانەکانیشیاندا هاواریان دەکرد گەل هەڵوەشاندنەوەی پەرلەمانی دەوێت. لە وەڵامی ئەو داوایەدا سەرۆکگوتی دەستور ڕێگا نادات پەرلەمان هەڵبۆشێندرێتەوە، بەڵام هیچ ڕێگر نییە لە سڕکردنی تەواوی کار و چالاکیەکانی. هیشام المەشیشی سەرۆک وەزیران ماوەیەکی زۆر بە بێدەنگی مایەوە و پەیوەندی لەگەڵ هەموواندا پچڕا بوو. کارگەیشتاوی چەند ئەندامێکی سەرکردایەتی نەهزە گومان لەوە بکەن لەلایەن سوپاوە دەستگیر کرابێت. بەڵام ێوارەی ڕۆژی یەکشەمە ڕاوێژکاری سەرۆکی نەهزە ڕایگەیاند پەیوەندیان پێوە کردووە و جەختی کردووەتەوە لەوەی لە کارەکانی وەک سەرۆکی حکوومەت بەردەوام دەبێت و بەم زوانە بانگی ئەنجومەنی وەزیران دەکات بۆ کۆبوونەوە. بەڵام سەر لە بەیانی ئەمڕۆ لە ڕێگەی پۆستێکەوە لە فەیسبووکی تایبەتی خۆی مەشیشی ڕایگەیان دەستبەرداری پۆستەکەی دەبێت و ڕادەستی هەر کەسێکی دەکات کە سەرۆک کۆمار دای بمەزرێنێت.
لە ڕووی نێودەوڵەتیەوە بەدەر لە تورکیا کە بەهۆیەوەی بزوتنەوەی نازە نزیکە لە یەخوانەوە بڕیارەکانی سەرۆکی بە کودەتا وەسف کرد، ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و نەتەوە یەکگرتووەکان هەڵوێستێکی بێلایەنەیان هەڵبژاردوو. هەمویان لە بەیان نامەکانیاندا باسییان لەوە کرد کە چاودێری دۆخەکە دەکەن و داوای دان بە خۆداگرتن و دانوستان و پەنانەبردنە بەرتوند و تیژی دەکەن. ئەو هەڵوێستا وێنەی ئەو تەموو مژەیە کە ئێستا تونسی داپۆشیوە کە هەیە بڕیارەکانی سەرۆک بۆ ڕزگارکردنی تاکە دیموکراسیەتی سەرکەوتوی بەهاری عەرەبیە یاخود پێچەوانە بوونەوەی ئاراستەکە لە سووریاوە بەهارەکەی ئەوێش دەکاتەوە زستانێکی دوور و درێژ.